کاروانی ئێمە کەوتۆتە ڕێگا، بە ئامانجی کورد هەر ئەبێ بگا. ئەگەرچی شەوی خەباتی ژیان، گیانی زۆر لاوی وەک گوڵ هەڵوەران، بەڵام هەر ئەبێ شەفەق دەرکەوێ، کورد لەم هەورازە سەختە سەرکەوێ. ئامادەبوانی بەڕێز میوانانی ئازیز، ڕۆشنبیران و ئەدەب دۆستان و کەسایەتیەکانی کوردستان، هەموو لایەکتان بەخێر بێن، بەیانیتان باش، بەخێراتن سەرسەر و سەرچاوان. بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ لە هەولێری پایتەخت لە ڕێوڕسمێکی شایستەدا ساڵیادی 38مین ساڵڕۆژی ژیان ئاوایی شاعیر و چیرۆکنووس و کەسایەتی گەورەی کورد، کەسایەتی لە بیرنەکراوی کورد کامەران موکری بەرز ڕادەگرێت. ئامادەبوونتان لەم ڕۆژە لەم مەراسیمە شایانی ڕێز و سوپاس و ستایشە. هەموو لایەکتان بەخێر بێن، سەرسەران و سەرچاوان، بە هیواین کە خزمەتێک بە ڕۆحی بەرزەفڕی ئەو زاتە بکەین و خزمەتێک بە کاروانی ڕۆشنبیری و ئەدەب و سەقافەی کوردستان بکەین. بەڕێزان، لە وڵاتی شەهید و قوربانیداندا باشترین دەستپێک بۆ هەر مەراسیمێک خولەکێک وەستانە بۆ گیانی پاکی شەهیدان، سەروەریان بارزانی نەمر و کاک ئیدریسی هەمیشە لەیاد. زۆر سپاس، بفەرمونون. بەڕێزان، ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر سالار عوسمان بەرپرسی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان دەکەین. با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتاری بەخێرهاتن. خوشتی بەڕێزمان ئەستێرەخان، کچی شاعیر و ئازادی خواز و نیشتیمانپەروەری گەورەی کوردستان کامەران موکری، خانەوادەی هێژا و قەدرگرانی مامۆستای شاعیر کامەران موکری، تێکۆشەران، ئەکادیمیست و نووسەر و ڕۆژنامەنووسانی کوردستان، برای بەڕێزم بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان، برای خۆشەویستم نوێنەری سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان، سەرنووسەر و ڕۆژنامەنووسە ئازیزەکان، نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان، بەرپرسە حکومی و حیزبیەکان، دەرفەتم پێ بدەن لە کار و چالاکیەکی دیکەی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندن لە خزمەتتاندا بوەستم و لە دڵەوە بەخێراتنتان بکەم. وێڕای بەخێراتن دەمەوێ لە ڕێی ئێوە و بە ناوی ئێوەوە بەخێراتنی خانەوادەیەکی گرنگی کوردستان بکەم کە خانەوادەی مامۆستا کامەران موکرین. ئەو ناوەگەشەی ئەستێرەیەکی گەشی ئەدەبیاتی کوردیە و یەکێکە لە شاسوارانی ڕێگای خەباتی سیاسی و یەکێکە لە سەرڕاستەکانی ڕێبازی بارزانی و یەکێکە لەو ناو و سیمبل و ئایکۆنانەی بەداخەوە وەکو پێویست بایەخی پێنەدراوە. ئەمڕۆ هەولێر بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندن بارچی خۆی دەزانێ بایەخ بەو ناوەگەشەی کوردستان کامەران موکری بدات و بە وەفاوە لەگەڵ ئێوەی وەفادار بگەڕێینەوە بۆ 38 ساڵ بەر لە ئێستا و
مەرجی پڕەسەفی ئەم ئەستێرەگەشەی ئاسمانی ئەدەبیاتی کوردی و دیسان بگەڕێنەوە بۆ ئەو تەمەنە پڕبەخشەی کە پێشکەشی وشە و پەیڤ و چریکەی کوردایەتی کرد کە لە ڕێی شەعرەکانیەوە ئێمە و بە هەمووانی گوت کە ئەدەبیاتی کوردی دەکرێت دەستبار لەگەڵ شۆڕشی کوردستان بگرێ. دەکرێت وشەی کوردی نیشتیمان و نیشتیمان پەروەری قوڵ کاتەوە لە نێو زات و ناخ و هزر و تێگەیشتنەکان. کامەران مکری پێی گوتین دەکرێت شعری نوێ وەرچەرخان ڕچەشێنی لە شعری کوردیدا ببێ بە خەسڵەتی ئینسانی کوردی و بەردەوام لە بوارە جیاجیاکان ڕچەشێن و نوێخواز بێ. کامەران مکری پێی گوتین جگە لە شعر چیرۆک گوتاربێژی دوو هونەری گەورن و دەکرێت لە ڕێی نیعمەتی ڕووداوەکانی چیرۆکدا هەموو کۆمەڵگا کۆکەینەوە و لە ڕێی گوتاریشدا هەموو زرەکان ڕاکێشین بۆ پانتایی و ئەتڵەسی ڕاست. کامەران مکری پێی گوتین ڕێبازی بارزانی ڕێبازی ڕاستی کوردایەتیە و ئەویش بۆ مێژوو بۆ کوردایەتی بۆ فەرهەنگی وشە هەڵمەت و قوربانی خستەنێ و مێژووی کورد و کوردستان. ئێستا ئێمە لە ڕێی ئێوە و میدیاکارانی کوردستانەوە یادی کەسایەتێکی ئەوەندە گەورە دەکەینەوە کە خاوەنی دەستەواژەی هەڵمەت و قوربانیە لە هەر کوێ، هەر کوردێک، هەر تێکۆشەرێک، هەر سیاسەدوانێک وشەی هەڵمەت و قوربانی بەزارا هات دەبێت درود بۆ کامەران مکری بنێرێ، چونکە ئەوە کامەران مکری بوو لە ڕێی شعرێکیەوە بۆ ژەنەڕاڵ مستەفا بارزانی ئەم وشەیەی کرد بە وێردی سەرزاری گەورە و بچووکی کوردستان. بۆیە ئێمە بە شانازیەوە یادی دەکەینەوە و دڵنیام لە دڵی ئێوەدا گەرمتر یادی ئەم کەڵە نووسەرە دەکرێتەوە. ئەم جەمعە لە ئازیزان ئەم هەموو ڕوخسارە جوانە لە هەولێری پایتەختی کوردستان نیشانەی ئەوەیە کە ئێمە ڕێگایەکی ڕاستمان هەڵبژاردووە، ئەو ڕێگایی کە هەمیشە ئەستێرەکانمان لە بیرە و یادیان دەکەینەوە، ئەو ڕێگایی کە پێی وایە وشە دەتوانێ نور و ڕووناچی بێ بۆ ڕێگای پڕ لە زوڵم و ڕێگای پڕ لە تاریکی گەلە چەوساوەکان کە بەداخەوە کورد یەکێ لەو گەلانەیە کە تا ئێستا نەگەیشتووە بە ئامانجەکانی. ئازیزان خۆشەویستان، لە کاتێکدا یادی 38 ساڵەی ژیان ئاوایی کامەران مکری دەکەینەوە دوێنێ ڕووداوێکی زۆر گەورە لە ناوچەکە، ڕووداوێک کە هەمومانی لە بەردەم شاشەی تیڤیەکاندا کۆ کردەوە و لە بەردەم سۆشیال میدیادا پەڕپەڕ و وشە بە وشە و ڕوودا و بە ڕوودا و بویەر بەویە ئێمەی گەیاندا ئەو حەقیقەتەی کە دەبێت لەگەڵ ئیرادەی گەلان بین، دەبێت لەگەڵ هەموو ئەو هاوارە نەبین کە گەلە چەوساوەکان هەیەە. بۆیە لێرەوە ڕێز لە ئیرادەی گەلانی سووریا دەگرین و ڕوخانی ڕژێمی سووریا ئومێدەوارین ببێ بە دەرفەت بۆ ئاشتی پتر لە ناوچەکە، بۆ لە یەکتر گەیشتن، بۆ ڕێزگرتن لە ئیرادەی گەلان. لە نێو ئەم ڕێزگرتنە لە ئیرادەی گەلانن گەلی کوردستان و گەلی کورد لە سووریا ئومێدەوارین دەرفەت و دەلیڤەیەکیان بۆ بەرەخسێ بۆ ئەوەی لەنێ ئەو هەموو زوڵمە مێژوویە دەرباز بن بۆ ڕووناچیەک کە پێی دەگوترێ ڕووناچی ماف و گەیشتن بە ئاواتە ڕەواکان. ئومێدەوارین ئەم ڕووداوانە ببێ بە ڕووناچی و درەوشانەوە بۆ ناوچەکە، بۆ هەموو ئەوانەی کە بەرخورد لەگەڵ پرسی کورد، پرسی نیشتیمانی، پرسی نەتەوەیی کورد و کوردستان دەکەن و بۆی هەمیاندان بەو حەقیقەتە بنێن کە کورد کوردستان مافە، ڕاستیە، ڕووناچیە. ئەم ڕۆناسبەی ئەبێت دان بەم ڕاستی و ڕووناچیە بنێن کە کامەران مکری و هەموو ئەوانەی وەکو کامەران مکری لە ژیاندا خەباتیان بۆ کرد، شەهید بوون، وشەیان بۆ کردە ملوانکەی ڕستە و ڕستەیان بۆ کرد بە چیرۆک و بە بەسەرهات و بە قوڵی لە نێو دەق و ئەدەبیاتدا. خۆشەویستان، کاتان زۆر ناگرم، دەمەوێ دواپەیڤ لە خزمەتتاندا باسیەوە بکەم کە لە ڕستەکانی یەکەمدا باسم کرد کە ئەویژەوەیە کامەران مکری ناوێکی گەش بەرهەمدار بەڵام وەکو پێویست بایەخی پێ نەدراوە.
ئەمە یەکێ لەو دەرد و لەو گرفتانەی نێو نووسینی کوردیە کە بەداخەوە بەشێک لە ئەدیب و نووسەر و تێکۆشەرانمان وەکو پێویست بە پێی قەبارەی خۆیان بایەخیان پێنەدراوە. لێرە ڕووی دەممان لە توێژەران، لێکۆلەران، ئەکادمیستان، نێوەندەکانی زانکۆ کە بە خۆشحاڵیەوە بەشێک لە مامۆستایانی زانکۆ لێرن و بە خێراتنیان دەکەین و مێدەوارین تیشک بخەنە سەر ئەو ناو و سیمبولانەی کە پێویستیان بە بایەخی زیاترە، کە ئەمە بۆ خۆی ئەگەر قوڵ بینەوە لەی پرس و ئاریشەیەکە کە بۆ بەشێک لە ناوەکان زۆر بایەخیان پێدراوە و بەشێک لە ناو و سیمبول و ڕەمزە ئەدەبیەکان و ڕۆشنبیریەکان و تەنانەت سیاسەکانی ژۆک و پێویست بایەخیان پێ نەدراوە. بەداخەوە ململانەی تەسچی حزبایەتی، شارچێتی و بەشێک لە گروپگەری و تەکەتل لە نێو سیاسەت و لە نێو ئەدەبیات وای کردووە کە تاریشی بخرێتە سەر هەندێنا و کە کامەران مکری بەداخەوە یەکێ لەو ناوانەیە بە پێی بەرهەم و بە پێی تێگەیشتن و بە پێی ڕچەشچێنی و بە پێی فرە ڕەهەندی نووسینەکانی دەبوا زۆرتر بایەخی پێ بدرێتن. ومێدەوارین لەمە دووە نێوەندەکانی زانکۆ بەتایبەت توێژەران ئەم بوارانە بە بەڵانسێکی یەکسان و لە نێوەندێکی یەکسان سەیرکەن هەموو ناوە ئەدەبی و ڕۆشنبیری و کولتوری و سیاسەکان بخەنە نێو بایەخ و ئێتیمام و خوێندنەوە و ناساندنیان بەنەوەکانی ئێستا. سوپاستان دەکەم، کاتتان زۆر ناگرم. ئەکید بڕگەی تر، مامۆستای تر، پانێڵی تر و بابەتی میوزیک و کۆمەڵێک بابەتی تر هەیە لە خزمەتتاندا. لێرەوە دوماهی پەیوەکانم ڕوو لە خانەوادەی خۆشەویستی کامەران مکری دەکەین. پێیان دەڵێن هەر کارێک، هەر ئەرچێک لە بواری نووسینەکانی دووبارە چاپکردنەوەی کتێبەکانی، هەر کارێک کە ئەوان بەباشی بزانن ئێمە وەکو بەشی ڕۆشنبیر و ڕاگەیاندن لە خزمەتیان داوەستاوین، بە ئەرچی خۆمانیان بە ئەرچی خۆمان دەزانین کە خزمەتیان بکەین. و لێرەوەش جارێکی تر بە دەرفەتی دەزانم مامۆستا و توێژەر و نووسەر و ڕەخنەگەری باش لێرن یا لە ڕێی میدیاکانەوە گوێیان لە ئێمەیە، هەر بابەتێک بە تایبەت لەلایەن ئەو هاوڕێ و ڕەفیق و دۆستانەی کامەران مکری کە ماون دەکرێ یەکێک لەو بەڕێزانە کارێک بەرهەمێک کتێبێک لەسەر کامەران مکری بەرهەم بێ بنووسرێ ئامادە بکرێ. بۆ نمونە کامەران مکری لە ڕێی یان لە زاری یان لە دیدگای هاوڕێکانیەوە هەموو ئەوانەی ماون لە ژیاندا کامەران مکریان ناسیوە لە نزیکەوە دەکرێتێ لەو گەنجانەی ئێستاش گوێ لێ ئێمەیە قۆڵی خۆی لێ هەڵکە ئەم کتێبە بەرهەم بێنێ. ئێمە لە خزمەتیان داین وەکو بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندن دەکرێ ئەم کتێبەیان بۆ چاپ بکەین. هەر لێرەوە دیسان بە دەرفەتی دەزانم هەر توێژەرێک لە زانکۆکانی کوردستان باسی ماستەر بەکەلۆریۆس دکتۆرای لەبارەی کامەران مکری هەیە، ئێمە دیسان لە خزمەتیان داین بۆ ئەوەی چاپ و بڵاوی بکەینەوە. هیچ مەرەمێکمان نییە، وەکو خۆی بڵاوی دەکەینەوە. ئێمە بەرپرزنیە لە ناوەڕۆکە ئەدەبی و کولتوریەکەی، تەنیا ئەرچی چاپکردنی دەگەین ئاستۆی خۆمان. لەوەدا دەمانەوێت پەیامێک بنێرین، ئەویژەوەیە کە کامەران مکری شایەنی زیاتر و خزمەتی زیاترە. ئێمە دەمانەوێت بەشێک بین لەو بارە خزمەتەی کە بە ئەستۆ و بە ئەرچی خۆمانی دەزانین. سوپاس بۆ هەموو لایەکتان، درود بۆ گیانی بەرز هەڵکشاوی کامەران مکری و هەموو ئەوانەی خزمەتی و شەو ئەدەبیات و هونەر و کولتور و تێکۆشانی کوردیان کردووە. درود بۆ گیانی مستەفا بارزانی نەمرو کاگدریسی هەمیشە لەیاد. ئێوەش جارێککە زۆر زۆر بەخێر بێن. چاومان ڕوون، کوردستان ئارام و ئاودان. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سالار عوسمان بەرپرسی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان. بەڕێزان، کاتێک کە دەچیتە نێو لاپەڕەکانی ژیانی کامەران مکری زۆر خاڵی سەرنج ڕادەکێشن. دکتۆر ئاماژەی بە زۆر نوکتەی سەرنج ڕاکێشدا، بەڵام منیش خاڵێکم لەلا گەڵاڵە بۆ کە دەمەوێت قسەی لەسەر بکەم. ئەویش ئەوەیە کە کامەران مکری پێیوتین معریفەی ئینسان پەیوەست نییە بەو بڕوانامەی کە بەدەستی هێنێت. مەرج نییە ئەوەی کە بڕوانامەی نەبوو نەتوانێت نەوەیەک پەروەردە بکات. کامەران مکری ئەگەرچی خۆی بڕوانامەی ئامادەی هەبوو، بەڵام ئاستی معریفی هێندە بەرز بوو، هێندە حەزی لە خزمەتکردن و پێگەیاندنی نەوەیەکی هۆشیار بوو. چەندین ساڵ لە زانکۆکانی سلێمانی و سەلاحەدین وانەی وتوەتەوە و خزمەتی بە زمان و ئەدەبیات و خوێندەوارانی کورد کردووە. ئەمەش بەشێکە لە پرشنگدارێتی ژیانی کامەران مکری. بەڕێزان، هەر سەبارەت بە ژیانی
شاعری کورد نووسەری کورد کەسایەتی کورد کامەران موکری هاوکارانمان فیلمێکی دۆکومنتاریان ئامادە کردووە. وتاربێژێکی ئەوەی کە پێڵەن خەتیب لە کۆڕ و کۆبوونەوەکانە دەنگێکی دلێر و وتاربێژێکی زۆر بەتوانا بووە، یعنی دەنگی نەتەوەکەی بووە، لەبەرەوە هەمیشە دام و دەستگای داگیرکەران بەدوای ئەو کەسانەوەن. باوکێکی هەتا بڵێ هێمن و لەسەر خۆ بۆ باوەڕکە یعنی تا لە ژیانە بۆ ئێمە نەمانبینەوە تووڕەبوون چییە، نەمانزانیوە چییە، باوکێکی هەتا بڵێ بە بەزەیی بۆمان. کامەران موکری وەک گەنجێک، وەک کەسێکی نەتەوەی، وەک شاعیرێک، وەک ئەدیبێک لە سەردەمێکی دیاریکراوە سەرباشقەی حرەکە و بزوتنەوەی کوردایەتی بوو. ئەگەر چی دڵی سەردەمی لاویم بەڵێسەی بەرزی کوردستانم بوو، بازووی بەهێز و چینی خوێناویم نیشانەی زەبدی تێکۆشانە بوو. کامەران موکری ناوی تەواوی محەممەد ئەحمەد تەهایە. ساڵی 1929 لە گەڕەکی دەرگەزێن لە سلێمانی لەدایک بووە. ساڵی 1954 دەستی بە شێعر نووسین کردووە. ساڵی 1957 وەک نازناوی شێعری ناوی کامەرانی هەڵبژاردووە. دواتر موکری کردووەتە نازناو بە ناوی ئەوەی بنج و بنەوانی خێزانیان لە موکریان بووە. کامەران موکری لە زۆر لایەنە ڕۆڵی خۆی هەبووە بە دیاریکراویش ئەو جارە پێش هەرشت لە بواری ڕۆژنامەگەریە ئەو سەرنووسەری ڕۆژی نوێ بوو. من خۆم مامۆستام بوو، ئەو هاوتەمەنی باوکم بوو، بەڵام بەواتای و شەش شەرەفی ئەوەم هەبوو کە وەکو هاوڕێیەک بەردەوام ئێواران پێکەوە بووین. کامەران چەند بابەتێکی لە زانکۆیە ئەوتەوە لە مێژووی کورد بە تایبەتی قۆناغی میرنشینەکان زۆر سەرکەوتوانە ئەویتەوە. کامەران موکری حەمەی ئەحمەدی تەهایە لە ساڵی 1929 لە شاری سلێمانی لە گەڕەکی دەرگەزێن لەدایک بووە. خاوەنی حەوت دیوان شیعرەکە بۆ میلەتی بەجێهێشتووە، لە بنەماڵەیەکی شۆڕژگێڕ و کوردپەروەر هاتۆتە دنیاوە. هەرزوو هەستی نەتەوایەتی لە دڵیا بووە، چونکە بۆ یەگێڕاینەوە کاتێک کە تەمەنی مناڵ بۆ 12 ساڵ بووە، ئەڵێ لە قوتابخانەکە پیاوتوین هەستن شتێکمان بۆ بڵێن. ئەو یەکەم کەس بووە کە وتوێتی عمرم 12 ساڵ ناوم شێرزادە، دایم وەتەنی خۆمم لە یادا. دیار بۆ ئەو کاتە ناوی خۆی ناوە شێرزاد. لەبەر ئەوەی بنەماڵەکەشی نیشتمان پەروەر بوون و برای نووری ئەحمەدی تەها بوو، هەر بەم ڕێچکەیە ڕۆشتون هەتا کۆتایی ژیانیان. کامەران موکری تەمسیلی ئیتیجاهی نەتەوەیی کردووە لە حرەکەی کوردیدا، لەبەرەوە ینی ئێمە وەکو نەتەوەیەکان زیاتر توژگیریمان کردووە لەگەڵی بووین و تەوەجوویەکی تر هەبوو مارکسیەکان بەڕاستی بڵین گۆرانیان بەڕابەردانە، ئێمە ئەممان بەڕابەردانە چونکە هەندێک صفات هەبوو کە لەما بوو زۆر تایبەت لەوە خوێنەوار بوو، ڕۆشنبیر بوو، ئازا بوو، خەتیب وەک میرابۆخ خۆتای بۆ ئێمە لە ساڵی 1950. کامەران موکری بەڕاستی خاوەنی عەقلێکی مبدع و جەری و دڵسۆز بوو لە حرەکەی کوردیدا، یعنی جگە لەوە تەوەجوهی نەتەوەیانەی هەبوو. ئەو یەکێک بوو لەوانەی کە بەڕاستی لەگەڵ تەیاری بەرزانیا بوو. پیرێژێکی بەرزانی کە ئەهات بۆ سلێمانی بە ئەسپایی لێم ئەپرسی مەلا موستەفا ناسی، بڵێم خۆت دیوتە گەورەی گەل تیشی ڕووناکی دەمیکەل. یەکێ بوو لەو
بەڕاستی گەنجانی کە بەشداری حرەکەی کوردیشی کرد لە بڵێن شۆڕشی ئەیلول بەشداری کرد وەکو پێشمەرگە و یەکێک بوو لەوانە هاندەری بەڕاستی گەنجان بوو یەکێک بوو لەوانەی کە هاندەری ئێمەمانانی ئێمە لە ڕێگای ئەوەوە پەروەردەی حرەکەی کوردی و بزوتنەوەی کوردایەتی بووین. لە ساڵانی 1960 بۆ 1961 سەرنووسەری گۆڤاری ڕۆژی نوێ بوو لە سلێمانی لە دوای کودەتاکەی 8 شوباتی 1963 و بە درێژایی شەستەکانی سەدەی بیستەم بەهۆی نالەباری دۆخی سیاسیەوە دەنگی کامەران کەب بوو. لە پاشاندا لە بەشی زمانی کوردی کۆلێژی ئەدەبیاتی زانکۆی سلێمانی بە مامۆستایی وانەبێژی ئەدەبی کوردی دامەزرا تا کۆتایی ژیانی لەسەر ئەم کارەی مایەوە. لە کاتی گواستنەوەی زانکۆی سلێمانی بۆ هەولێر لە ساڵی 1982 گۆڕینی ناوی بۆ زانکۆی سەلاحەدین کامەرانی ژماڵی گواستەوە بۆ هەولێر لە حوتی کانونی یەکەمی 1986 لە شاری هەولێر بۆ دوجار ماڵ ئەوەی لە ژیان کردووە و لە شاری سلێمانی لە گردی سەیوان بە خاک سپێردراوە. کامەران موکری یەکەم کەس بووە کە سلێمانی ناونا شاری هەڵمەت و قوربانی تا ئەو کاتەی لە ژیاندا بووە 7 دیوانی شیعری چاپکراوە. دیارترین دیوانەکانی ئاشتی، دیاری، ئاگر و ژیلە و گوڵاڵە سوورەن و لە دوای مردنیشی سەرجەم شیعرەکانی لە کتێبێکدا بە ناوی کامەران موکری کۆکراوەتەوە و لە چاپ دراوەتەوە. سەرەڕای بەهرەی شاعیری کامەران موکری چیرۆکنووسیش بووە. بەشێکی زۆری هۆنراوەکانی موکری هۆنراوەی نەتەوەیین. شاعیرێکی خاوەن هەستێکی ناسک بووە بەرامبەر با وڵاتەکەی و شیعرەکانی لەسەر ڕێبازی ڕیالیزمی شۆڕژگێڕی نەتەوەیی بوون. کامەران موکری وەگوتم لە لایەنی دڵسۆزیەوە کە ئەو یەکێک بووە لەوانەی کە بەڕاستی جێدەستی خۆی لە خەباتی نەتەوەیانی کووردا و بە تایبەتی لە شارەکەیە زۆر بە ئاشکرا دیار بوو. تەنانەت ئەو زاراوەی شاری هەڵمەت و قوربانی ئەوەی کامەرانی بەهەشتیە. یەکێک بۆ لە گەنجە قۆزەکانی شار پیاوێکی حەقبێژ بوو تا سەرسخان یانی ئەو قسەی ناحەقی قوبوڵ ناکرد و پیاوێکی ئازاژ بوو. ئەوەی من لە کامەران بینیومە هەڵوێستەکانی هەمووی جوان بوون. پیاوێک بوو بەواتای وشە کوردێکی پاک، چی بڵێم زیاتر لەوە شتێکم نییە، کامەران بوو. ئەو کامەران بەتەنیا زۆر جاردا ئەنیش حەزێ کرد هۆنراوەکانی خۆی ئەنووسیەوە، بەڵام من زۆر جار تێکەڵی ئەبووم، زۆر شتم لێ ئەبرد لەبەرم ئەکرد هەتا لە کۆتایی ژیان یعنی شتەکانی ئەشاردەوە لە کاتی ڕژێمی بەعسا من زۆر شتیم لەبەر کرد و پاراستم لە لای خۆم. خاوەنی 7 دیوان شیعرە، شیعرەکانی هەمووی زۆری نیشتمان لەسەر نیشتمان وتووە لەبەرەوەی ئەو هەستی نیشتمان پەروەری لە ناخیا چەکەرەی کردبوو و هەر کۆڵی نەیە هەتا ئەو کاتی کۆچی دوایی کرد. من لە بە درێژایی تەمەنا زۆر شتی نهێنی هەیە کە لای من باسی کردو کە پێکەوە لە ڕووی ئەدەبێەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە لە ڕووی سیاسیەوە ینی هەتا منێکە لەو پرسیانە نەکە کەس نەی ئەتوانێت ئەو پرسیارەی لێ بکە من ینی بڵێن لە ڕێگەی احترامەوە کە بۆچی دەنگی نییە و بۆچی شعری نییە. ڕۆژێکیان کە ئەمە مود ئاوای هینەک پانتۆڵەکەی هەڵایە و پێکەوە بووین تا ئەژنۆی وتی چاو لێە وتی ئەوە من بان کرام لە دوای بڵێن 75ەوە کە شت نەنووسم، ئەگەر بنووسم قاسمە بڕنەوە. بەڵام من معاناتی کە کامەران موکری لەم شعرا ئەبینم، معاناتی شخصی خۆی کە ئازاریاوە دەرونی گوشیوە. لە شعرەکە ئەڵێ ئەستە شەی تەمەنی ماندووم بەخۆی ئەڵێ
لە تووناوتوونە وێڵە بە دوای هەنسکی جەرگی زەبوونە ئێستا گوڵی دوانی دڵت سیس و ژاکاوە بێخی گوڵ بن بێخی گوڵبن لە دەرونی وشک و سوتاوە چاوی لێڵم جێژی ئەدا دیمەنی سزام شتێ نییە هەرگیز لای من پیاوێ نەختێتام یعنی ئەمەngە مەئیوسە ئەمەngە لە ژیان وەڕز بوو لەو ئەخیرا ینی مەعاناتەکەی ئەمەندە بە ئازار بوو یعنی خۆی ئەخواردەوە. سپاس بۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بۆ ئامادەکردنی ئەم فیلمە دوکمنتاریە. کامەران موکری لە شارێکیدا دەڵێت ئەڵێم خۆزگە لە جیاتی خوێن دەمارم ئاوی تیابوایە. ئەڵێم خۆزگە لە جیاتی خوێن دەمارم ئاوی تیابوایە لە ناو جەرگەی بیابانە لە پڕ یارم پەیابوایە لەبەر تەڕکردنی لێوی بە بێپەروا لە بەردەمیا بە خەنجەرێ لەبەر تەڕکردنی لێوی بە بێپەروا لە بەردەمیا بەنووکی خەنجەرێ خوێنی دڵی خۆم بۆ بەڕشتایە. بەڕێزان ئێستاش وتاری بنەماڵەی شاعیر و ئازادی خوازی کورد کامەران موکری لەلایەن خاتوونی بەڕێز ئەستێرە کامەران موکری دەخوێنرێتەوە با بەڕێزیان بفەرمێت. ئەم کاتتان باش بەڕێزان. ئێمە وەک بنەماڵەی محەممەد ئەحمەد تەها ناسرااو بە کامەران موکری بۆ پەڕی ڕێز و پێزانینەوە دەمانەوێت سوپاسێکی بێپایانی خۆمان ئاراستەی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان بکەین کە هەستاون بە سازدانی ڤێستیڤاڵێکی یادەوەری و زیندوو هێشتنەوەی شاعیری کورتپەروەر کامەران موکری لە یادی 38 ساڵەی ماڵ ئاوایی کردنیدا لە ژیان. ئەم هەنگاوە مەزنا نیشانەیەکی دیارە لە پارێزگاری کردن و زیندوو ڕاگررتنی میراتی ئەدەبی و نەتەوەییمان. هاوکات پردێکیشە بۆ گواستنەوەی میراتی ڕۆشنبیری نەوە بۆ نەوە. ئەم هەوڵە بە نرخەی ئێوە دووبارە دەیسەلمێنێتەوە کە کولتور و زمان و ئەدەبی کوردی هەرگیز لەبیر ناچێتەوە و بۆ هەمیشە لە ناو ناچێت و دەمێنێتەوە. کامەران وەک ڕۆڵەی خۆی لە خەمی خاک و نەتەوەدا بوو. شیعر و وتارەکانی وەک مۆمێک بوون لە تاریکترین سەردەمەکانی ڕژێمی بەعسی ڕووخاو ڕووناکی ئومێدیان دەگەڕاندەوە بۆ ڕۆڵە و پێشمەرگەی نەمر و نەتەوەکەمان. وە بەو هۆیشەوە زیاتر لە 22 جار زیندانی کراوە. وەک خۆی لە شیعرێکدا بە ناوی کامەران موکری لە دیوانی زەبی هۆنراوە دەڵێت لە کۆتی پێ کە لە بچەی دەست بپرسن من چیم و کێم ئەوان چاکمە ناسن. زۆر بەداخەوە دوای نووسینی 7 دیوان و چەندین وتار و بەخشینی ناوی شاری هەڵمەت و قوربانی بە شاری سلێمانی خۆشەویست تەمەنی کورتی ڕێگەی نەدا زیاتر خزمەتی خاک و نیشتمان بکات. لە 7 دوانزەی 1986 لە شاری هەولێری پایتەخت دڵە گەورەکەی لە لێدان کەوت و لە گردی سەیوان لە شاری سلێمانی بە خاک سپێردرا. من دڵنیام ئەم یادەمەزنەی ئێوە بۆ باوکی ئازیزم ڕۆحی کامەرانی ئاسوودە کردووە و شانازی بە کوردبوون و خەباتەکەیەوە دەکات و ئێمەش هیوادارین خوای گەورە بە بەهەشتی بەرینی شاد بکات و داواکارین هەمیشە ئاوڕ بدرێتەوە لەو کەڵە شاعیر و نووسەرانەی کورد کە هەمیشە لە هەوڵی سەرخستنی زیاتری ئەدەبی کوردیدان و بێباکانە خۆیان و ژیانیان بۆ ئەو مەبەستە تەرخان کردووە. لە ناو باخی دڵی منە تەنیا خەزانە
گوڵ ناپشکوێ بولبول زەبوون گەڵا ڕێزانە هەورەگری ئاسۆ ڕەشپۆش ئاسمان غەمگینە بۆ هەر لایەک گوێ هەڵەخەم زایەڵە و شینە ڕۆژێ نەبوو لە خواستی خۆش تاسەم شکابێ لە ناو باخی کامیاریمدا چاوتر و کابێ لە کۆتاییدا دووبارە سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان دەکەین و دەستی ماندووبوونی تەواوی ئەو کەس و لایەنە بەڕێزانە دەکوشین کە هاوکار بوون لەم یادەدا. زۆر سپاس. زۆر سپاس بۆ خاتوو ئەستێرە کامەران مکری بۆ خوێندنەوەی وتارە بە نرخەکەی. بەڕێزان، یادکردنەوەی مرۆڤی گەورە پێویستە بە زۆر ڕەهەند یاد بکرێتەوە. دەبێت لە نێو مۆسیقادا، لە نێو تابلۆدا، لە نێو زماندا، لە نێو ڕاگەیاندندا، لە نێو وشەدا یاد بکرێتەوە. بۆیە ئەم مەراسیمەی ئەمڕۆ فرە لایەنە بەشێک لە یادکردنەوەکەمان مۆسیقایە بە ناونیشانی خەمێکی سپی. هونەرمەند ئەحمەد سەباح چەند پارچەیەک مۆسیقامان پێشکەشەکات بە بەڕێزیان بفەرمێت. زۆر سپاس بۆ هونەرمەند ئەحمەد سەباح. بەڕێزان، ئێستاش بەشە جەوهەریەکەی مەراسیمەکەمان دەست پێ دەکات کە بەڕێوەچوونی پانێڵی کامەران مکری زایەڵەی هەڵمەت و قوربانیە. لەم پانێڵەدا بەوردی تیشکەخرێتە سەر بەشێک لە لایەنەکانی ژیان و بەرهەمی کامەران مکری. داوا لە زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر تانیا ئەسعەد محەممەد دەکەم با بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ بەڕێوەبردننی پانێڵەکەی. ئامادەبوانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد پێخۆشحاڵین کە لێرە لە حزوری جەنابتانە یادی 38 ساڵەی کۆچی دوایی زانایەکی گەورە نووسەرێکی گەورەی میلەتەکەمان لێرە ئەکەینەوە. سەرەتا سوپاسی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەکەین کە ئەم مەراسیمی ئەم بەسەرکردنەوەی یاد و ڕێزلێنانەی بۆ شاعرێکی گەورەی گەلەکەمان کردووە. سپاسی تایبەتیمان بۆ دکتۆر سالار عوسمان دەکەین کە بەبێ موجامەلە لەو کاتەوە کە ئەرکی ئەم دەستگایی پێسپێراوە ماندوو نەناسانە وەکو پسپۆڕیەکەی خۆشی کە پسپۆڕی ئەدەبی کوردیە ئاوڕێکی جددی لە نووسەران و ئەدیبانی کوردی داوەتەوە و هەوڵی داوا پەراوێزخراوەکانیش بایەخێکی زۆریان پێ بدا. ئەوەی ئەمڕۆ لێرەدا سرنجی منی ڕاکێشا خاڵێکی گرنگ بوو کە دکتۆر سالار ئاماژەی پێکرد ئەو شاعیرانەی کە پێگەیەکی بەرزیان هەیە لە نێو ئەدەبیاتی کوردیمانە بەڵام پەراوێزخراون یەکێک لەوانە کامەران مکریە کە دەبێ لە مەودووە جەختی لەسەرەوە کردەوە کە دەبێ ئەم لە مەودووە لە زانکۆکان لێکۆڵەران تیشکی ڕەخنەیان بخەنە سەر شێعرەکانیان. من لێرەوە زیادەیەکی کەژە خەمە سەر قسەکانی بەڕێز دکتۆر سالار. من لە ماوەی 2 ساڵی کارکردنم لە نامی ماستەرەکەم دیاردەی خەم لە شێعری حەسیب قەرەداقی
دەرکم بەوە کرد کە هەندێ لەو شاعرانەی کە بەڕاستی پێگەیەکی بەرزیان هەیە لە ناو میلەتەکەمانە لە ناو ئەدەبیات و ڕەخنەی و ئەدەبی کوردیمانە بێبایەخانە سیرکراون پەراوێز خراون یەکێک لەوانە حەسیب قەرەداخی شاعرە کە شعرەکانی دەتوانرێ سەدان نامەی ماستەر و سەدان دیاردا لە ناو شعرەکانیا هەڵهێنجرێ و تیشکی ڕەخنەی بخرێتە سەر خۆزگە لەمە دووە دکتۆر سالار ئاوڕێکی جددی لەو شاعرانەدایەوە بە تایبەتی حەسیب قەرەداخی شاعر ئەگەر لە بەرنمەیانە دای بنێن لە دوای ئەم مەراسیمێکی کەش بۆ ئەو زاتە گەورەیە ساس بکرێت. ئەمڕۆ پانێڵی ئەمڕۆمان کە بە سێ بەڕێز بەشداری ئەەکەن لە پانێڵەکەدا کە بەداخەوە تا ئێستەیەکێکیان نەهاتووە. یەکەمیان پرۆفیسۆر دکتۆر دڵشاد عەلی کامران موکری و پێگە جەماوەریەکەی تیشکە خاتە سەری ئەگەر بفەرمێ بۆ ئێرە سپاسیەکەین. دووەمیان پرۆفیسۆر دکتۆر پەخشان سابیر حەمەدە کە بەداخەوە تا ئێستا ئامادە نەبووە من لە نزیکەوە ئیناسم دەستە خوشکێکی نزیکمانە کەسایەتیەکی جددیە لە بواری خۆی لەو ئەرکانەش کە پێسپێرێ حتمما بربەستێکی گەورە هاتۆتە ڕێگەی پەیوەندیشمان پێوە کرد پەیوەندیەکەی وەرنەگرتین دیارە بربەستێکی گەورە بە تایبەتی لێتان ناشارینەوەی ئێمە مامۆستایانی زانکۆ بەیانی یەکەم تاقیکردنەوەی خولی یەکەمی کۆرسی یەکەممانە ڕەنگە هەموو سەرقاڵی ئەو بن بە تایبەتی ئەویش لە زانکۆی سۆرانەوە دێت حتمما لەبەرەوە پێی نەکراوە یا تاخیرە بێ بەو هیواین لە کاتی پێویستە بگات. سێەم مامۆستا فواد سەڕاجە هەزر و هەڵوێستنەتەوەی و نیشتیمانەکانی کامران موکری تیشکە خاتە سەری ئەگەر بفەرمیێ بۆ سەر ستەیج سپاسیەکەین. دەستپێکی پانێڵەکەمان بە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دڵشاد عەلی دەست پێ دەکەین کە پێم وایە زۆر لەوە گەورەترە کە من لێرە بە ئێوەی بناسیێنم کەسایەتیەکی دیاری بواری ئەدەبی و ڕەخنەی ئەدەبی کوردیمانە. پرۆفیسۆر دکتۆر دڵشاد عەلی جگە لەو دوو لێکۆڵینەوەی کە لەسەر کامران موکری بڵاوی کردوتەوە هاوڕێیەکی نزیکی دکتۆر مامۆستا کامران موکری بووە ماوەی 10 ساڵ لە بەشی زمانی کوردی بە یەکەوە کاریان کردووە لە نزیکەوە ئاگاداری هەموو وردەکاریەکانی ژیانی و هەڵوێستی سیاسی و نەتەوەی و وەکو کەسایەتیەکیش ناسیوێتی لە بەشی زمانی کوردی هەر لە زانکۆی سلەیمانیەوە کە پێم وایە ساڵی 1976ەوە کە لەوێ دامەزراوە هەتاکو کاتێک کە زانکۆش گوێزرایەوە ساڵی 1982 گوێزرایەوە شاری هەولێر و بووە زانکۆی سەلاحەدین هەر پێکەوە لە یەک بەش کاریان کردووە. ئەو دوو لێکۆڵینەوەیش کە پرۆفیسۆر دکتۆر دڵشاد عەلی لەسەر کامران موکری بڵاوی کردوتەوە یەکەمیان سیمای داهێنان لە شێعرەکانی کامران موکریدا کە لە گۆڤاری ڕۆشنبیری نوێ ساڵی 1990 بڵاوی کردوتەوە. دووەمیان لە دیداری کامران لە ساڵی 2012 لە قیسلەیمانی یەکێتی نووسەرانی کورد بە ناونیشانی کامران لە ڕوانگەی ڕەخنەگرانەوە بڵاوی کردوتەوە. ئێستاش ماوەیەکی دەدەینێ ئەگەر دکتۆرە پەخشان نەها و ماوەکەی پەخشانی ژەدەین بەو دوو بەڕێزە هەریەکەیان 10 دقیقە بە چڕی باسی کامران موکری بکەین هەرچەنە ئەمە کە بازەکرێت چەردەیە کە بێت لە کار و داهێنانەکانی کامران موکری بەڵامی تر کاتەکەش هەرەوەندێ و بەوەندە مەودامانەدا بە سپاسەوە گەر دەست پێ بکەی کاک دکتۆر. ئەو جێگای دەستخۆشیە لە ڕاستیە کە ئاوڕێکی ڕێزە بۆ یەکێک لە خەباتکەر و تێکۆشەر و ئەدیب و شاعرە گەورەکانمان جێگای دەستخۆشیە. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزانی ئەوەش. بۆ چوونە ناو باسەکەمەوە من بەم دەقەی کامران دەست پێەکەم کە لە ساڵی 1979 لە کۆڕێکا کە لە زانکۆی سلێمانی بۆی ڕێکخرا پێم وابێ ئەگەر دکتۆرە کوردستان لێرە نییە ئەو کۆڕەکەیە بەربەڕێەوە. پارچەیە پەخشانی پێشکەش کرد. پەخشانەکە
بە دیوی ئاشکرایە پەخشانێکی خۆشەویستی بوو، لە دیوی ناوەوە پەخشانێکی شۆڕش جێرانە بوو. بۆیە ینی من تێبینیم هەبوو لەسەر ئەو تێبینەی کاک دکتۆر عەبدوڵڵا ئاگرین کەوتی قاچی هەڵاوە تۆتێتی بەعز هیچ کاتێ لە بەعز نەترسا. ڕەنگە ئەگەر مەجال هەبێ چەند باسێکە خەمە بەردەستان کە نمونەی خۆڕاگری بوو تا ئەو دەقەی کە کۆچی دوایی کرد بە پێچەوانەوە. ئەستا منەمەیە باسیەوەش بکەم کە دوژمن لەوە ترسا، دوژمن سڵی لێ کردەوە، دوژمن خۆی لێ ئاپاراست. کامەران لەو کۆڕا داوای شعریان لێ کرد دیسان خوێن تەلەبەکانی ئەو کاتە ئەمەی خوێنەوە کە دوا شعرێتی دا. ئەگەرچی دڵی سەردەمی لاویم بڵێسەی بەرزی نیشتیمانم بوو، بازووی بەهێز و جەستەی خوێناویم نیشانەی زەبری تێکۆشانم بوو، بەڵام پیریەکەم سووتێنەرترە چونکە نەک هەردڵ بوونم ئاگرە. لە ڕاستیە بوونی ئاگر بوو، ئاگرێک بوو دوژمن ئەترسا لێی بیسووتێنێ، ئاگرێکیش بوو بۆ کورتپەروەران ڕۆشنکەرەوە بوو لەو ڕۆژە تاریکانەی کە بەڕێستان زوربەتان نەزانن هی ساڵانی دوای 75. لێرە دوو پرسیار ڕەنگە بکرێ. کامەران ڕووی لە چییە بووە کە ئەمەی وتووە؟ بۆ ئەمەی وتووە؟ بۆ چێ ئەمەی وتووە؟ لە ڕاستیە لە ساڵی 1972ەوە کۆمەڵێ وتاری لەسەر نووسرا، لەوانە وتارێکی سێزنجیرەی سامی شۆڕش بوو، ناونیشانەکەی کامەران و کارەساتی وشک بوونەوە. هاوکاری ببوورە هاوکاری کامەران و کارەساتی وشک بوونەوە. من لەو لێکۆڵینەوە بە درێژی وەڵامیەوە ماوەتەوە، لەو کاتەشا زۆر وەڵامی تر ئیرایەوە. ئەگەر تێبینی بکەن هەر وشەی کارەساتی وشک بوونەوە، یعنی ئەگەر کامەران شعر نەڵێ کارەساتە، کارەساتە بۆ چێ؟ بۆ میلەتەکە وانییە؟ ئەبێ بەو واتایش ئەو ناونیشانە وەرگین. هەموو جارێکی ژەیوت ئەیوقەت پێم ناخۆش نییە کە نە داوای ئەوەم لێ بکەن کە بۆ شعر نانووسم، چونکە ئەگەر کامەران نەبوومایە داوای شعریان لێ ناکردم. قسەیەکی زۆر جوان. ئەمە ینی بە پێی مەجالەکە وەڵامێکی کورد بۆ ئەو پرسیارە. پرسیاری دووەم کە زیاتر من مەبەسمە، کامەران ئەم خۆبینین و ئەم خۆ بڕوابوونە بە خۆی کە هەر پیریەکەی بۆ خۆی ئاگرە لە چووە بەدەستێنە. وەڵامی ڕاستەوخۆ لای من لە پێگە جەماوەریەکەیەوە. ئەو پێگە جەماوەریەی کە لە ناو شاعرانی کوردی قۆناغەکەیدا کەم شاعر هەبوو بەدەستی بێنێ، لە ناو ئەو کەمەشدا کامەران سەردەستە بوو. ڕەنگە بەپرسن چۆن؟ ئاوردانەوەیەک بە پانۆرامای ژیانی کامەرانە ڕوبەڕووی گەنجێکی بزێومانەکەنەوە کە لە تەمەنی 16-17 ساڵیە ئەچێتەوە بە گشت ڕژێمی پاشایەتی و پیاوانی ڕژێمی پاشایەتیە لە دوو بۆنەی زۆر گرنگە. بۆنەی یەکەمیان ڕاپەڕینەکەی کانونی دووەمی ساڵی 1940 بووە کە هەموو گەلانی عێراق دژی پەیمانی پۆرتسمۆس ڕاپەڕین، بەڵێ لەگەڵ دیلانە، هەردووچیان دوای ئەوە ئەگیرێن و ئەیرێن بە مەجلیسی عورفی. دووەمیان هەر لەو ساڵە ساڵی 1940 لە
کۆچی دوایی بێکەسا لە کانونی یەکەمی 48 لەوێ دیسانەوە بە دەنگە دلێرەکەی ئەچێتەوە بەگشت کە هێشتا وەک شاعر و نەناسرا بوو. هەل لە پاڵ ئەو دەنگە دلێرەیە ئیتر کامەران بوو بە خەتیبی هەموو ڕاپەڕینەکانی ناو شاری سلێمانی. ئاگاشمان لەوە بێ لێرە من ورترسە باسەگەکەمەوە زۆربەی ڕاپەڕینەکانیش لە سلێمانی کۆمۆنیستەکان سەرپەرشتیانە کرد کەچی کامەران موکری لە ناویانە خەتیب بوو. ئەمەش تایبەتمەندی خۆی وستە باسی یەکەم. دەربارەی چوونە ناو خەبات و تێکۆشانەوە لە نامەیەکیە بۆ ممتاز حەیدەری پێم وابێ ساڵی 1970 و ڕەنگە زۆربەتان بینی بێتتان ئەڵێ زۆری ژیانی لاوین لە بەدیخانەکاندا بەسەر بردووە لەسەر تێکۆشانی کوردایەتی نزیکەی 18 جار گیراوە لە ساڵی 49 تا 63 نزیکەی 5 ساڵ لە بەندیخانە بووە و ساڵێک لە بەدرە دەست بەسەر بووە. بێجگە لە دیلان هیچ شاعرێکی کورد بێجگە لە دیلان هێندەی کامران نەگیراوە و ئازاری دەربەدەری و دوورخستنەوەی نەبینیوە. ئەم گرتنانەی سوودێکی گەورەی هەبوو بۆی. یەکەمیان ئاشنای کرد بە خەباتکەران و تێکۆشەرانی گەلانی عێراقەوە بەگشتی لە سجنە. بەڵێ سیر لەوایە زۆر جار خۆی ئەیوت من هەر لەوێ حەڵقەی مارکسیەکان کە شوێعەکان سازیانەیە لەوێ وەک توێر مارکسی لینینیزمم وەردەگرت. بەڵام ئالێرە ئەگەر تێبینیە بکەین دوو شاعرمان یەکەمیان دیلان لە ساڵی 48-49 پارتی بوو لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانە ئیشیە کرد. کاتێک گیرا لە 51 بەربوو بوو بە کۆمەنیست. واتە کۆمەنیستەکان کاریگەریان لەسەر بەجێهێشت. گۆران پێشگرتنی یەکەمی شێعرەکانی ئاشکرایە کە دەنگێکی نەتەوەییە. بەڵام کە گیرا شوێعەکان دیسانەوە تەنزیمیان کردڕان کێشا بۆ لای خۆیان. دەکامەران بە هیچ شێوەیەک نەچووە ناو ڕیزەکانی پارتی کۆمەنیستەوە، بەڵام نزیکترین دۆستیشان بوو و ڕێزی زۆر زۆریشان لێ ئەگرت. هەریەکێ لە بەڵگەکانەوە بوتم لە زوربەی ڕاپەڕینەکانی سلێمانیە کە کۆمەنیستەکان هینیانە کرد. ئەو بێمە سەر چالاوە گەر چالاکی سیاسیەکانی بێ هەرچەنە بە پەلەم لێ نەکە تانیا ئەگەر دوعا بکە پەخشان نێت کاتەکەیەم بە تۆ. کاتێکە بینە سەر چالاکی ئەدەبیەکانی چالاکی ناوم ناو چالاکی هونەری و ئەدەبیش. بۆچی هونەری؟ چونکە هەر لە کۆتایی چلەکان و لە پەنجاکانە وەک ئەکتەر لە کۆمەڵێ شانۆگریە بەشداری کردووە و ئەکتەرێکی بەتواناش بووە. جا لێرە ئەوەی کە من ئەمەوێ بێڵێم کامەران لە ڕاپەڕینەکانی 1948 و لە گرتنەکەیەوە ئەمە یەکەم پێگەی لە ناو جەماوەری خەڵکی کوردستانە لە ناو هەموو چین و تۆژەکانە پێگەی خۆی کردەوە. کاتێکە وەک خەتیب
دەوریە بینی دیسانەوە پێگەی خۆی تونتر کرد. کاتێ وەک ئەکتەرێک لەسەر شانۆ دەوریە بینی پێگەی جەماوەری خۆی بەهێزتر کرد بە ڕێستانەزانن، ینی بۆ کەسانی ئەکتەر زیاترت ئەچێتە ناو توێژوچینەکانی کۆمەڵەوە. وەک چیرۆکنووس 6 چیرۆکی ئەگەر بە هەڵە نەبم بڵاو کردوێتەوە، 5 چیرۆکی ساڵی 1953 یەک چیرۆکیشی ساڵی 1957. بابینە سەر شاعیرەتەکەی کامەران، کەواتە تا ئێرە ئێمە کامەرانمان جارێ وەک شاعیر نەناسیوە. کامەرانێکی خەباتکەر، کامەرانێکی تێکۆشەر، کامەرانێکی خەتیبی بزوێنەرێکی چالاکی خۆپیشاندانەکان کە لە قۆناغێکە ئەگەر کۆمەنیستەکانی سەرپەرشتیان کردبێ هەموو پارتەکانی تر بەشداریان کردوێتێ. دەربارەی شعر هێندەی من ئاگادار بم ساڵی 1945 و 46 1945 لە دەنگی جێتی تازە بەخشانێکی بڵاو کردوێتەوە، نەسیبی بەری بەیان ئەگەر بە هەڵە نەبم. لە ساڵی 1946 هەر لە دەنگی جێتی تازە شعرێکی بڵاو کردوێتەوە بۆ ئاسۆی برازام بە ناوی محەممەد ئەحمەد تەهاوە، واتە لە 45 و 46 دوو شعری بڵاو کردوێتەوە، شعرێک و پەخشانێ. کاکەی فەلاح باز لە ئەوە کاکە گوایە کامەران لە گەلاوێژە پەخشانێکی بڵاو کردوێتەوە بە ناوی تاقە گەوهەرێک، بەڵام من گومانەکەم لەوە چونکە بەنا ئەو پەخشانە لە ساڵی 1946 ئەویش لە ژمارە 9 گەلاوێژی ساڵی 80 بە ناوی محەممەد بەدبەخت بڵاوی کردوێتەوە، بۆیە من گومانەکەم کەەوە هی ئەو بێت چونکە ئەو هەر لەو ساڵانە بە ناوی محەممەد ئەحمەی تەها ئەو شعری بڵاوە کردەوە. کامەران کەی هاتە ناو جیهانی شعریەوە ساڵی 1954. کاتێک کامەران ساڵی 1954 هاتە ناو شعری کوردیەوە، شاعری ناسیۆنالیستمان نەبوو، نەمابوون، دوای بێکەس و دوای پیرەمێرد. دەنگی شعری لەو سەردەما دەنگی شاعرانی ئەنتەرناسیۆنالیستەکان کۆمەنیستەکان. لەبەرەوە هەر هاتنە ناوەی کامەران بۆ خۆی پڕکردنەوەی بۆشایەکی زۆر گەورە بوو لە ڕەوتی شعری کوردی ناسیۆنالیستە، شعری نەتەوایەتی و کوردایەتیدا. کاتێکیش کە هاتە ناو جیهانی شعری کوردیەوە، بزوتنەوەی ئاشتی خوازی گەڵاڵە بوو، بۆچی چونکە یەکەم کۆنگرەیان لە بەغا لە ساڵی 1954 کۆنگرەکان بەست گۆرانی شاعر لەوێ بەشدار بوو، وەک نوێنەرێکی کورد و تەنانەت مەدالیای هینیان پێبەخشی، ئەو دوو کەسی تر ئەمەی پێڵێن مەدالیای کۆتری ئاشتی ئاڵتونی. کامەران لە 54 شعری چی بڵاو کردەوە؟ ئاشتی وەک نامیلکەیەک. تەمان لەوێ تێڕوانینی پارتیەکان ناسیۆنالیستەکان جیابوو لە تێڕوانینی کۆمەنیستەکان ئەنتەرناسیۆنالیستەکان بۆ بزوتنەوەی ئاشتی خوازی. بەلای کۆمەنیستەکانەوە ئاشتی باشترین دەرفەت ئەخاتە بەر بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلان، واتە پێویستە تێکۆشان لە پێناوی ئاشتیا بێ، نەک لە پێناوی ڕزگاریە، ئازادیە. بەڵام پارتیەکان ناسیۆنالیستەکان ئەیانوون نە، ئاشتی ڕزگاری لە ژێردەستی چەوسانەوەی نەتەوایەتی باشترین هەل بۆ ئاشتی جیهانی ئەڕەخسێنێ.
ئالێرە کۆمەنیستەکان و پارتیەکان حتمی دوولەت بوو بوون ئەمەش مایەوە تا کۆتایی پەنجاکان و شەستەکانی شەرمایەوە لە ڕاستیاەوە بەڵام کامەران بە شعری ئاشتیەکەی وەک دەنگێکی ئەنتەرناسیۆنالیستی ژەبینرێ بەڵام دەنگێکی ئەنتەرناسیۆنالیستی کە وشەی کورد و کوردستانی لە کۆتایی دەقەکە هێناوەتەوە کە بەڕێستان زوربەتان دەزانن هەرهێنانی وشەی کورد و کوردستان لەو ساڵانە مەگەر تەنها بۆ جوانی کوردستان و ئەجینا بەکار ناهات لەلایەن کۆمەنیستەکانەوە لەلایەن شاعرانی کۆمەنیستەوە بەکار ناهات لەسەر ئاستی نیشتیمانی قسەیانە کردەوە تەنانەت باسی گەلیان نەکرێ مەبەسیان گەلی عێراق بوو نیشتیمان عێراق بوو هەر بۆ نمونە ئەمەتان بۆڵم دیلان ساڵی 1954 شارێکی بڵاو کردوتەوە کاروان ئەوە کەوتە ڕێ کاروانی ئەم گەلە بەجارێ کاتێ بڵاو کراوەتەوە ئەوە کەوتە ڕێ کاروانی ئەم گەلە دواتر لە چاپی دیوانەکەی تریا هەر ئەم گەلەیە بەڵام لە چاپی دیوانەکە کردوەتی بە ئەوە کەوتە ڕێ کاروانی ئەم کووردە گەلەکەی کردبوو بە کورد و لەسەر شارەکەی نووسیوە شارێکی نەتەوایەتی ئەم هەڵوێستەی کامەران ئەم تێڕوانینەی بەرامبەر بە ئاشتی بەڵام ئاشتیە کە نابێ بزوتنەوەی ڕزگاری خوازی دوابخە هەرچەنە ڕەنگە بەڕێزان ئەندامانی ناو پارتی دیموکراتی کوردستان ئەو مێژووە بزانن کە لە 54 هەر لە 54 لە نەورۆزی 54 پارتی ئامادەیی خۆی دەربڕی کە لە پێناو ئاشتیە ئەکرێ پێداگری لەسەر بەدەستهێنانی مافی نەتەوایەتی دوابخەیت بۆ ڕازیکردنی کۆمەنیستەکان بوو بۆچی چونکە لە ڕاستیە کۆمەنیستەکان بنکێکی تەواو فراوانیان هەبوو لە شارەکانی کوردستانە لە هەموو دێکانە لە هەموو شارۆچکەکانە لەناو ئەو کەشە دەبینین کامەران هەر کامەرانە کورتپەروەر و ناسیۆنالیستەکە بوو من بۆ ئەوە ئەچم ئەو دەقەی کامەران و دەقەکانی تریشی پردێکی دروست کرد لە نێوان کۆمەنیستەکان و ناسیۆنالیستەکانە پردی بە یەکگەیشتن نەک هەر ئەوە ڕەنگە مبالەغە نەبێ بڵێم وای لە زۆر لە کۆمەنیستەکان کرد کە لەو بازنەتەسکەی بیری مارکسی لینینیزم بێنە دەرەوە کە خۆیان لە دەوری خۆیان کێشا بوو ئەوانی کە ئەیانویست جۆرێک لە هاوسەنگی لە نێوان بیر و باوەڕی سیاسی لەگەڵ هەست و سۆزی کوردانیان بەیەک بگەێنن ئەمەش لای زۆر لە تێکۆشەرانی حیزبی شیوعی پارتی کۆمەنیست ڕووییا و دواییش زۆریان لەوانە گواستیانەوە ناو پارتی دیموکراتی کوردستان لەوانە لە ساڵی 57 تا دیلان و کەمال فواد و کۆمەڵێ کاکەی فەلاح هەردی نا کاکەی فەلاح هەردی شعری پەشیمانیە لەو جا لە ڕاستیە ئەوەی کە من بزانم کامەران ڕێزیکی تایبەتی هەبوو لای کۆمەنیستەکانیش چونکە وەگوتم هەر لە خەباتی لە ڕاپەڕینەکانەوە و دەیانزانی دڵسۆزە وتەیەکی دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ
ئەڵێ کامەران بە چوارینەکانی خوتبەکانی دەست پێ دەکرد و بەهۆی زمانی تێراوی لە وشەی هەز بزوێن کاریگەری لەسەر جۆگر بەجێ دەهێشت بۆیە کامەران خەتیبێکی چاک بوو. ئەمە شایەتی دکتۆر عیزەدین مستەفایە کە یەکێک بوو لە ینی لێکۆڵەرە ئەدیب و کۆمەنیستەکان شایەتیە کە جێگای بایەخە. ڕەنگە دواوتەم ئەم دەربڕینە بێ کە نووسەرێکمان بە ناوی سەربەست کەرکوچی کە بەداخەوە من نایناسم بەڵام لە فەیسبووکا بینیم ئەڵێ شاعرانی وەک کامەران موکری لە پاش مردنیشیان ئێستاش هەر دەنرچێن و هاوار دەکەن. سڵاو لە گیانی پاکی کامەران موکری. سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر دڵشاد بەڕاستی تیشکی خستە زۆر لایەنی کامەران موکری کە هەم وەکو هاوڕێ هەم وەکو مامۆستا کە لەگەڵ یا ژیاوە هەم وەکو ڕەخنەگرێکی بواری ئەدەبیش دوو خاڵی گرنگی وروژان کە باسی لە شاعرانی ئەو شاعرانەی کە لەو سەردەمەدا لەگەڵ کامەران موکریا ژیاون ئەوەی سەرنجی ئێمەی ڕەخنەگەر گرانی بواری ئەدەبی ڕاکێشێ خاڵی گرنگ لای کامەران موکریەوەیە هەر لە ئەزەلەوە سەر بە ڕێبازێکی دیاری کراو بووە سەنگەری خەباتی نەگواستۆتەوە ڕاستە کەوتۆتە ژێر کاریگەری مارکسی و لنینیەکان ڕاستە هاوڕێتیەکی باشی هەبووە لەگەڵ ئەوانە لەو سەرچاوەیە ئاوی خواردوێتەوە بەڵام هەموو شێعرەکانی هەموو هەڵوێستەکانی لە خزمەتی نەتەوەییا بووە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە جیایەکاتەوە لەو شاعرانە سەبارەت بە پێگە جەماوەریەکەی من مامۆستای زانکۆی من بوو ساڵی یەکەمی زانکۆمان ئەو ساڵی کە زانکۆ گوێزرایەوە جامیعەی سەلاحەدین من قوتابی قۆناغی یەک بووم لێرە مامۆستای ئەدەبمان بووە وەکو تیشک خرایە سەر ژیان نامەکەی ئامادەیی تەواو کردبوو یعنی شەهادەی بە کالێرۆسی نەبوو بەڵام بڕواتان بێ سەد بە ئێمە کە پرۆفیسۆری یاریدەرین کە دەبینە پرۆفیسۆر ڕەنگە بەقەی ئەو شارەزاییمان لە بواری ئەدەب و عروزناسی و ڕەوانبێژی و کتێبی فۆلکلۆری دانا لەگەڵ دکتۆرە شکوریا کۆمەڵێ بەرهەموو داهێنانی گەورەی کرد کەسایەتیەکی دوورە پەرێز بوو لە بەعسیەکانە و کاتە ساڵی 82 خۆتان نەزانن گەرمەی دەسەڵاتی بەعس و جینۆسایدی بەعس بوو بەرامبەر بە نەتەوەی کورد خۆی زۆر دوورە پەرێز لە ڕەفیق حیزبیەکان ئەگەر لە ناو زانکۆ کولیەکەمان لە باداوا بوو لە ناو ئامادەییەکە بوو تازە زانکۆ هاتبوو بینای بۆ تەخسیز نەکرابوو هەستمان بە خەمێکی گەورە ئەکرد لە ناخی ئەم مرۆڤەیە وەکو مامۆستایە کە دەرسی بۆ شەرحەکردین پەیوەندێکی زۆر بەتینی لەگەڵمانە هەبوو تەنانەت پەیوەندیەکەی وابوو قوتابیە کوڕەکان نەکچەکان بەداخەوە چوونە فندقەکە بۆ لای دانیشتنیان شەوانە لەگەڵ ئەوە بوو زۆر پەیوەندێکی بەتینیانە بوو بەڵام لە زانکۆ دوورە پەرێز بوو هەستمان بەو خەمە گەورەیە کرد هەم خەمی ئەوەی کە جەنابێ باسێکەرەوە هێرشەی کە لە هاوکاری کرایە سەری باوەڕەکەی کاک دکتۆر ڕەنگە بە قسەوا دەری خسبێ بەڵام کاریگەری لەسەر دەرونیشی دروست کردبوو کە شاعرێکی وامەزن بەو شێوەیە هێرش بکرێتە سەری ئەم شاعرە هەم لەم گروپەیە کەوتە ژێر کاریگەری ڕوانگەکانیشەوە کاک دکتۆرە گەڕێمە لەو لایەنەشەوە باسیکەین یعنی حەزی بە تازەگەریە کرد لە ناو شێعر و چیرۆکی کوردیە ئەگەر چی چەند و تاروشتێکیشی هەبوو بڵێ وەڵامێکی کورد بڵێ کاک دکتۆر سالار باسی نوێگەری کرد لە وتارەکەیە منیش هەر سیمای داهێنان لە شێعرەکانە کامەران لە ساڵی 1954 لەوەوە کۆمەڵە شێری ئەوەی کە پێڵێن سەربەست بڵاو کردەوە ئەوەشم لە یاد چوو ئەمە هێنامیەوە بیر کە دواتر دوو نووسەری سەر بە ڕێبازی چەپ حسێن عارف و مارف بەرزنجی حسێن عارف
ئەو کتێبێکی لەسەر نووسی کامەران و هۆنراوەی نوێ دوا بە دوای ئەویش تەبان لەو کاتە وای دانێن کە کامەران سەرەتای هەنگاوێکی نوێیە بەو شعرە سربەستانی حتا پۆستەرە شعریش کاک دکتۆر یەکێک بوو لە داهێنەرانی پۆستەرە شعر بەڵام دەربارەی بێدەنگبوونی ڕەنگە من ڕایکی ترم هەبێ بۆچی کامەران بێدەنگ بوو کامەران تاقیکردنەوەی شعری لە ناو شۆڕش و لە ناو ڕاپەڕینەکانە هەوێنی شعری لێەوە بەدەزێنە لە هەفتا تا هەفتا و چوار ئەو هەوێنە نەما پێشتریش لە شەستەکانە کاتێک کە شەڕی براکوژی دەسی پێکرد دەقێکی هەیە نانا بۆ کورد کوشتن ئەو هەوێنێکی شۆڕژگێڕی ئەویست ئەو هەوێنەی نەما لەبەرەوە نەشی ئەویست بێ ئەو هەوێنە بچێ هەوێن لە شوێنی تر بەدەستبێنێ بۆیە باشتر بوو بێدەنگ بوو زۆر ئاسایی بوو بەڵام بەداخەوە من لێرە ئەوەش ئەڵێم ساڵی هەفتا بۆ هەفتا و چوار پێم وابێت لە کتێبی دیلانەکەما بە ئاشکرا ئەوە شەموتووە دوو کەس غەدری لێکرا دوو شاعری گەورە دیلان و کامەران لە گەرمەی دەسەڵاتی کووردە لە سلێمانی زۆر لە ینی کاربەدەستانی ئەو وەختەی سلێمانی غەدریان لەو دوانە کرد چونکە باەخیان پێنیان دووریان خستنەوە کامەران پێش ئەوەی کە دابمەزرێ تاوان دامەزرانەکەشی بەوەی خزمایەتیەوە بوو لەگەڵ تەنها تەهای محەدین معروفی جێگری سەرۆکۆمار تەها محەدین معروف تەنها ڕەنگە تەنها ئیشێک کە توانی بێتی بیکا و چاک بێت تەنها ئەو ئیشە بوو تەها محەدین معروف کە کردی ئەو دایمەزران بۆچی دایمەزران کامەران لە هەفتا و لە هەفتا و سێ و هەفتا و چوارە بێبژێوی بوو بێبژێوی بوو بە تەواوەتی بێبژێوی بوو لە گەرمەی دەسەڵاتی کوردیشە بۆ دیلانی شەروە بۆیە دیلان کەوتە ڕەخنەیەکی تون بەرامبەر بە کاربەدەستانی سەردەمی ئۆتۆنۆمیەکە هەفتا بۆ هەفتا و چوار بەڵام کامەرانەوەی نەکرد هەر ئەوەش دیلانی گۆڕی ڕقێکی لا دروست کرد ڕقێ بەرامبەر بە بزوتنەوەی کوردایەتی و تەنانەت بنەوەم نووسیوە هەندێ ڕق هەیە ماڵی شعر ئاوەدان ئەکا هەندێ ڕق هەیە ماڵی شعر کاولەکە دیلان بە شعری شەپۆلەکەی ماڵی شعری خۆی وێران کرد ساڵی هەفتا و شەش بەڵام دوایی لە هەفتا و حەوتا بە شعرێکی تر ئاوەدانی کردەوە بەڵام کامەران نە کامەران ڕەخنەیە گرت هاوڕێکانم بۆچی هەردووچیان پیان ناخۆش بوو وەک شاعر تەنها ببینرێن ئەی تێکۆشانیان ئەی خەباتیان ئەوان تێکۆشەر بوون پێشەوەی شاعر بن خەباتکەر بوون پێشەوەی شاعر بن داوا لە دیلان بکەی وەرە بڕۆ شعر بڵێ ئەگەر شعر نەڵێ دیلان نییە داوا لە کامەران بکەی شعر ئەگەر کامەران شعر نەڵێ تر کامەران نییە ئەمە بوو کاروانی شعری نوێی کاکەی فەلاح کە ساڵی 1984 دەری کرد عەلەقەل ئاوڕێی لە دیلان و کامرانیایەوە ئەوەی بێبایەخی کرد هەندێ لە شاعران بوو یەکێک بوو لەوانە عەلی فەتاح دزەیی لە هەولێر کە بواە لەو کاروانەیە هەبواە حەسیب قەرەداخی کە پێشەنگی ئەوانە بوو ئەگەر لەوان زیاتر نەبوو کەمتر نەبوو هاوشانی ئەوانە بوو کاکەی فەلاح ئەویشی والێ کرد هاتە سەر هەردی شێرشی کردە سەر هەردی وتی لە شاعرەتی کەوتووە بەڵێ چونکە بۆچی کاکەی فەلاح بەداخەوە لە ڕوانگەیەکی تەواو ئایدۆلۆجی مارکسی لینینیزمی پەنجاکانەوە ئەی ڕوانیە
ئەی خۆگەر لەو ڕوانگەیەوە سەیریکەین حەسیب قەرەداخیش هەمان خەباتی ئەویە بوو لامان حیزبا بوو منی گەڕێنمەوە بۆ قەزایی تر کە لێرە کاتمان نییە خۆشتان بۆ جێر شتێکی خۆشتان بەڵێ دڵزاری شاعر ببوورە دڵزاری شاعر ئەڵێ هاوڕێیەکی شاعری خۆی لە 56 هەرەما جەرمەوە بورە نەمزانی و بزانی حەزەکە نەگەری بێ ساڵی 54 دڵزار لێپرسراوی دیلان و کامەران بوو لە پارتی کۆمەنیستا کۆبوونەوەیان لە گردی سەیوان کردووە ئەڵێ هاوڕێیەکی شاعری خۆم راپۆرتێکیا بوو بە حزب بە پارتی کۆمەنیست وتبووی هەژار ببورن دڵزار لە دوو لایەنە پێچەوانێ هینەکانی حزب ڕەفتارەکە یەکەمیان شەرەڵێ شەرە نووسێ دووەمیان باسی کوردستان و جوانی کوردستانەکە زۆر زۆر سوپاس دەستخۆش کاک دکتۆر گیان ئێستاش ماوادەین مامۆستا فواد سەڕاج فواد حەمەمین سەڕاج نووسەر و چیرۆک نووس و شانۆ نووس و وتارنووس کە لە سەرەتای هەفتاکانەوە دەستی بە نووسین کردووە ئەویش هاوڕێیەکی نزیکی مامۆستا کامران مکری بووە لە نزیکەوە ئاگاداری هەموو هەڵوێستە نیشتیمان پەروەری و نەتەوە دۆستی و هەموو هەڵوێستە کۆمەڵایەتیەکانی بووە ئەگەر ئەویش بە ماوەیەک بەشداریمان لەگەڵا بکە لە پانێڵەکە سوپاسیەکەین و بەفەرموو ئەمەوێ بمرم لە هەردا لە چۆڵ با گەردی لەشم گشتی بێتە خۆڵ نەک بە ملکەچی بژیم چەند ساڵێ دوژمن زیندانی خۆمان پێماڵێ بەڕاستی کامەران مکری کەسێکی گەورە و کەسێکی دیار و چرایەکە کە هەرگیز ناکوژێتەوە من ئەگەر لەم دەستپێکە ئەم شتە بڵم کامەران مکری مرۆڤێکی خاوەن هەڵوێست و دیار چرای ڕووناکی هزری پێشکەوت و خواز قەڵەمی پڕ لە بەهرە و داهێنان دەنگی ڕاستی و حەقیقەتی ویژدان گۆران ناخی لاوێکی شار شاعیرێکی لەخۆ بردوو بێمنەت لە ژیان گڕێکی ئاگرێکی نەکوژاوە داهێنەری هۆنراوەی پرشکۆی نەتەوەی گردار پێشمەرگەی قەڵەم و کوردایەتی کامەران مکری ڕۆڵەکەی سلێمانی درەختی باڵە بەرزی بەهرەمدار شاعیر و لێکۆڵکار و چیرۆکنووس و ڕۆژنامەنووس و وتاربێژ شانۆنووس و کارکتەر و مامۆستا و سەربەستی خواست یەکسان خواست بۆ ڕۆڵەی میلەتەکەی پرشەنگێکی ڕۆشندار ڕابەرێکی بیری نەتەوەی کوردستان کامەران مکری وەک مامۆساش ڕێز کەسێکی نەتەوەیی بووە بە هیچ ڕەشەبایەک نەی لەرانوەتەوە ئەوەی وتوێتی لە ناخی دڵەوە وتوێتی ئەوەی کە کردوێتی بۆ کورد کردوێتی کامەران مکری لە بابەت شیعرەوەڵێڵم من حەزم لە شعری کۆن نەما حەزم کرد شعری نوێ بنووسم لەبەر ئەوەی شعر ئەبینم بێناوڕۆکە بێپێزە ڕستەی ڕیسکراوە بەڵام من ئەمێ شعر مانادار بێ بەخشین بێ بۆ کورد بۆ کوردستان ببێتە ئەوەی کەوا نەتەوەکەمان ڕۆڵەکانیان وشیار بکاتەوە هەروەها کامەران مکری عەزەتی ئەوەی بووە کە گۆڤارێکی هەبێ کە خۆی لەو قسەیە ئەڵێ دەمێک بۆ عەزەتی ئەوە بووم کە گۆڤارێکمان هەبێ لەسەر ڕێبازی کوردایەتی بێ خزمەتی نەتەوەی کوردکە ئەوە بوو گۆڤاری ڕۆژی نوێ کە جەمال شاڵی و کەریم زەند و عەبدوڵڵا ئەژدەور و مەحەرەم محەممەدەمین و هەروە بێتەوە دکتۆر ئەحسان فواد کەوا ئەو ببن بە هاوکاری و ئەو گۆڤارە دەرکەن بەڵام قسەیەکی دکتۆر ئەحسان فوادێ زۆر جوانە ئەڵێ وەڵی باوەڕکەن ئەو گۆڤارە بەس خۆی دەری کردووە هەموو شتەکانی دیزایانی خەتی ناوەڕۆیکی ئەوانە ئێمە گەل لە خەڵک لە دەرەوە ئێمەی ببینایە ئامود ئەرێ ئەم پیاوان گۆڤارە ئەم خەڵکان گۆڤاریان دەرکەوە با بە خەڵک نەبوو بەس کامەران مکری بوو لەبەرەوە کامەران مکری وەک سەربازێکی و پێشمەرگەیەکی وشەی قەڵەمی کوردی هاتووەتە ناوەوە و توانیوێتی کردابینە سۆزی کامەران مکری مەسەلە کامەران و سلێمانی ئەوە پێناسەیەکە
بۆ هەموو ینی لە سلێمانی لە کوردستانە بینێ و لە سلێمانی شام و کوردستانە بینێتەوە چونکە لە دید و هەستی بیری کامەرانەوە کە خۆی ناوی ناوە شاری هەڵمەت و قوربانی بێشکەی هزر و ڕووگەی ڕۆشنبیری و خەبات و بەرخوددان بووە شارێک بۆ لە ناو کەژاوەی هەناسەی گۆیژە و خەمی ئەزمەر و پیرەمەگرون گەرەڵزەدە و باڵامبۆدا پرچی مێژووی چنیوەتەوە بۆیە لەم دەقە شیعرانە لە خەم و کارەسات و شۆڕش و جوانیدا لای شاعیر بڵێسەی تەمەن و پەروەردەی هزری کوردایەتی بووە ئێمە ئەگەر سەیری بکەین کامەران ساڵی 57 لافاوێکی گەورە شاری سلێمانیا ڕوویە لە مانگیدا کە بەڕاستی سلێمانی کەوتە ژێر لێشاوی لافا و تەرزەوە و خەڵکێکی زۆر تیا شەید بوو یەکێ لەوانە کامیل و دایکی بۆ یەکێ لەوانە خەڵکی ڕەنجبەرەکانی شاری سلێمانی بۆ ئەم پیاوە بەو هەستە سۆزەیەوە ئەم شارە جوانەی وتووە وە خۆشی مکەبەرەی بەدەستەوە بووە لە ناو ئیسعافێکە گەڕاوە ئەڵێ ئەوەی ماڵی وێرانە ڕووبکاتە خەستەخانە ئەڵێ دیسان ئەڵێ ئەی فرمێسکی لێڵ بلەرزە لە عەزەت باران و تەرزە دیسان هەستی هۆنراوەی دڵ وەک منجەڵ هاتۆتە کوڵ ئەم جارە دڵۆپی ئەسین ئەکەوێتە هەڵبەستچنین هەوری پاییزی ڕەش و زەد چینچێن ئەنیشێتە سەر ڕووی هەرد نیوە شەو بوو دەنگی هەڵسا بانجی بەناو شارە ئەدا ئەوەی ماڵی وێرانە ڕووبکاتە خەستەخانە ئەمەیەکێ لە کارەساتە کارەساتێکی گەورەتری کە بە کارەساتی نوێ حیزەنانی ساڵی 63 ئەژمێریە ئەم کارەساتە ڕۆڵەکانی سلێمانی بە زۆرە ملیە بە بیجامەوە بەبێ ئەوەی کەوا ئەگەیان لە خۆیانمە لە مەلابانگانە بە خیادەی زەعیم سەدیقێکی خوێن ڕێش سلێمانی تەنی و توانرا زازارا کەس بژیرێن و بخرێنە ناو زیندانەکانەوە و کۆمەڵێ خەڵکی شەید بکرێن بە تایبەتی ئێمە توانین بڵێن 76 شەیدی سلێمانی هەیە کە زۆریشان لەوانە جنویان بە بەرزانی نەمرنەوە لەوێدا ڕەمیان کردوون و لەوانەیە کەشکەوە دیارن نامی قاغا و مامەسە یاسین و حەمەبۆر و ئیسماعیل و چەندەهای کە ناوەکان زۆرن لای خۆم هەمووی هەن و پارێزراون چکە من لە 92 یادی نوێی حوزێرانی 63 ئەکەمەوە ئەم شعرەی وتووە کە ئەڵێ چی خونچەی بزەی لێوی ساوا لە دڵۆپی ئەشکی چاوە لە بێخی دڵی ناسکە توایەوە وە خوێن تکا لەسەر سنگی کچۆلەی ژن بە خوێن نووسرا ئەمان کوژن سلێمانی شاری خەمچێش ڕاهاتووی کوشتار و دەزڕێژ سلێمانەکەی بەرگەگەڕ یەکسەر هەمووی بوو بە ئاگر ئەم شیعرە تەمان خۆی بەدەنگی خۆی هەیە و توێتی و ئەڵێ لە لای ئێمە سزا و مردن پیرۆزە نەک ملکەچکردن ئەبم بە قوربانی گوڵێ چاوێ دەستێ دڵێ لەم خاکە بێ هی ئەم خاکە بێ جانم لە مردن بێ باکە کامەران هەمیشە لەگەڵ کارەساتەکانی شاری سلێمانیا ژیاوە بە تایبەتی ئەو کاتی تەنمیشیە مەحمووی نەمر ئێنەوە سلێمانی هەمووی شڵەژاو شەوەکەشی بوو بە تەقەیەکی زۆر لەوانە ئافرەتێک شەیی دەبێت کە ناوی ئەختەرە ئەم شیعرە جوانەی بۆ تو هەل لێشە سلێمانی ناوەنێ شاری هەڵمەت و قوربانی ئەڵێ ئەی لاوانی کڵپەی ژیان لە جاتی خەفەت و گریان لەم ڕۆژەدا بۆ ئەختەر پەیکەرێ بکەن لە گەوهەر لێی بنووسن سلێمانی شاری هەڵمەت و قوربانی شانازیە بۆ گەورەوت ژنی وای هەبێ گەلی کورد ئێمە لەم مێژواگە پەڕینەوە بۆ مێژووی کوردستان شعرێکیکەیە کە بۆ نۆزەی حوزەیرانی ساڵی 1940 وتووە ئەو کاتە 4 ئەفسەری کورد شەیی دەکرێن لە کاتێکە لە کۆماری مەهاباتە ئەبن لەگەڵ بەرزانی نەمرابن ئەوان بەداخەوە بە قسەی بەرزانی ناکەن و ناچن لەگەڵیا ئەم مەجبور ئەگەڕێنەوە حکومەتی عێراق ئەیانگرێ و لە سێدارانەیە ئەم شعرە ئاگرینە ئەڵەیە کە ئەڵێ وەک کێوێکی ئاگرین ئارامی گەل هاتە لەرزین هەزاران چاو ئەشکی تێزا دڵ بە پشتی خەماچزا ئەستێرەکان ورد ئەوەرین بۆ ناو قەتەی ئەشکی خوێنین سۆزی دەنگ گڕی ئەنایە دڵێک نەوتی تۆڵەی تایە شەپۆلی مەچەکی ئاسنین ئەینووسی نابێ بمرن ئەبێ بژین وەک کێوێکی ئاگرین و هەروە لە کاتێک شاکۆماری مەهابات ئەڕوخێت و بەدەستی ئەوەی پەیمانێکی بینی قەوەمە سەڵتەنە و ئیتیحادی سۆڤیەتی یعنی ستالین ئەم شیعرە بە قازی محەممەد ئەڵێ تەمە شعرەکە زۆرە چوادێڕی بەڵێ وەنێ لەم ناتە گردنت ئەڵقەیپەت
مردن بۆ ئازادی میلەت ئەی پێشەوای ئێمە قازی تۆ بۆ کورد بووی بە شانازی هەروە بێتەوە شیعنیکەی هەیە لە ئەوەی کە بەڕاستی کە کامەرانیان عەزیێدایە و ئازاریان پێبەخشی و هەمیشە وا نەزانی کامەران بە دوای شتەوە وێڵە بەڵام کامەران لەم شیعرا بە دڵێکی خۆی بە سۆزێکی زۆر زۆر پڕ لە ئازارەوە ئەڵێ قارەمان نیم بەناوبانگ نیم گەورە نیم شاعیرێکم بۆ نەتەوەی کورد ئەژیم چیم لە دەست هات کردم بۆ نەتەوە خاک چیم بەسەر هات دام بە خەندا بە بێواک سرم بەزە سەرشۆڕبوونم نەئەزانی ئارامی خۆم تاسەم کرد بە قوربانی لە چیاکان لە لانکەی بەرزوونەوە لەو ئاگرەی نێڵەنێڵی بڕوا لە کۆتی پێکە پێی دەست بپرسن من چێم و چیم من چیم و چێم ئەوان چاکم ئەناسن لەبەرەوە گەر ئێمە بچینە ناو دۆخی شعرەکانیەوە ئەم سەیری میلەتی کوردی کردووە بە مێژوێکی خێناوی و پڕ لە کارەسات و دەستی ڕەشی داگیرکەران هەموو کاتێ سێدارە و پەت و ئەنفال و چیمایی لە ناو دەسەڵاتیانە بۆ کوردی هەژار بووە ئەم پیاوە ئەڵێ چی ئەڵێ چاوم هەڵێنا دیم ئەم میلەتە دیمەنی ژین و قەنارە و پەتە جۆم بە دەنگی ئاغ زرنگایەوە دەمم بە هاوار هەڵێنایەوە بۆیە کە زانیم کوشتێک تۆڵە بم قوربانی خاک و ئەم خاکە بم لەگەر ئەوە کامەران شعرێکی بەڕێز عەبدوڵڵا پەشێو هەیە ئەڵێ ئەگەر وەفتێ ڕووی کردە وڵاتی من پرسی کوا گۆڕی سەربازی ون ئەم زۆر دەمێکە وتوێتی لەگەر ڕێزم بۆ عەبدوڵڵا پەشێو بەنوای کاڵێ بستێکم نەدی لەم خاکە جوانە خێناوی کوردی پیانە ڕژابێ یا چیایەکی ئەم کوردستانە هەزاران مێشکی تیانە پژابێ بۆیە بە تەنیا هەر دڵۆ پێ خوێن بۆ هەڵبەستەکانم ئەکەن بە هەوێن و هەروە کامەران مکری خەباتی ئافرەت و تێکۆشانی ئافرەتی لە لای خۆی تۆمار کردووە بە تایبەتی ئەو شیعرە بەرزەی کە بۆ کچە نەغەدەی وتووە کە ئەو کچە نەغەدا بە حەقیقەت لە ناخیەوە کە ئەڵێ ئەی زۆر دارینە بۆ ئەم خاکە نازەنینە قوربانی هەموو ژینی من بژی کورد بێ بمرێ دوژمن مستە شۆڕ ناکەم هەرگیز پێشمەرگەم بۆ کوردی ئازیز جوانی چاو قش ئەم گردنە ئەم بەژنە کوایی منە ئەبم بە قوربانی وڵات بۆ کورد و جانم ئەکەم بە خەڵات هەروەها لە فترەیەکی 58 و 59 بۆکو وتمان هەوای کۆمونیستی ئەم وڵاتی گرتبووە وانێ و گاڵتەکردن و ناشرینکردنی کوردایەتیان بە تاوان ئەزانی یعنی بە چاکیان ئەزانی و کوردبوونیان بە تاوان ئەزانی بۆیە سێ شاعیر ئێمە کامەران مکری دیلان کامیلژیر ئەم سیانە ئەو لەشە مەحمووی زوڭوە کامیلژیر لە کوردایەتیە کامەران مکری لە پەیامی گوڵاڵە سوورەدا ڕەدی ئەو ڕیکلام و هاشەوشەی شوێعەکانیان لەسەر شەقامی سلێمانی کە یانوت کۆمەڵە پیا بۆ لە کەش و کلاس سەلامی خۆیان کردو بە ڕۆژباش تاکە کلاش پاش و پاش ئەنتەڕاش ئەمانیش جوابیان بەو شیعران و بەم ئەدەبیاتانە ئەیایەوە کەواتە مرۆڤایەتی لای کامەران مکری زۆر لەوە گەورەترە کە ئەو کاتانەی باسی ئەواکرا مرۆڤایەتی لای مام هەژار و لای کامەران مکری و لای گۆران مامۆستا گۆران هەمویان گەوران بەڵام ئەمیش هەر لە دەرگەزێنەکەی خۆیەوە ئەم شیعرە بۆ جیڤارە ئەڵێ بەدڵێکی ڕۆشن و بە ئەوەی کە باسی ئازاری و سەربەخۆیەکە ئەڵێ ئەی تێکۆشەری سەرزەمین ئەی ڕۆڵێ خۆشەویستی و قین شانازی وڵاتی شەکر پێشکەشی بێت چەپکێشیان شعری وڵاتێکی وێران مناڵی و برسی و سەرگەردان بۆ وڵاتی ئاگر و ئاسن کوردستانی پیرۆزی من یەک تۆزماو لە ئەو هینە کامەران وە نەبیە مەسەلا شعری لیرکی یا شعری بۆ ئافرەت یا شعری وجدانی نەبێ یا شعری ئەفساناوی نەبێ کە دڵ ئەباد لەگەڵ خۆیە بەڕاستی شعرێکی هەیە کە بە ئەندازەی دڵبەزیێن و ناخەژێنە ئاگل لە دەرونی مرۆڤە و عاشقیە کات پرسیارێکە لەو فریشتە جوانەی کە دڵی بەرامبەرەکەی دادەخۆرپێنێ با قەتعیکەین ئەڵێ چی چاوت کەوتە نیگار ڕشتن ئەی فریشتەی بەهەشتی من لەرزینی دڵۆپی ئەسرین لەسەر خۆچەی گوڵی برین مەلی
دڵی داخورپانم ئاگری بەردا لە ژیانم پرسید ئەی بەڕاز ژیانە تووشیرینی ئەم ژیانە تۆ منێ خۆشەوێت بەدڵ وەک من جانت هاتۆتە کوڵ من ئەڵم هەرچی شک دەبم بە یەک تیریقەی تۆی ئەدەم تەنیا بۆ یەک زەردەخەنە بۆ لارای ئەو بەرگردنە هەرچیم هەیە مایە ژیان پێشکەش یەکەم هەرچیم هەیە مایە ژیان بە ئانێ ئیکەم بە قوربان کەواتە ئێمە کامەران بخوێنینەوە ئەگەر مەجال بواە زۆر شتمانە بەڵام ئەم چەندی ڕەش بۆ کامەران کە خۆی ئەڵێ بەداخەوە کوردستانیشم کە من شاعرم لێم نەدگی لەگەڵ منانیان بێ من کە فرمێسی هۆنراوە ئەگریم ڕۆژێ نەمدیەوە بۆ میهرەبان بێ هۆنراوەکانم بوون بە پەروانە لە دەوری چرای ئێوە پەرستن خۆشم بە چەشنیە بوون بە دێوانە بەڵام ئێوەی بت بەهرە نەویستن زۆر سپاس مامۆستا فواد دەستەکانێک خۆش بێ مامۆستا فواد ئێمە حەزمانە کرد لەم پانێڵەیە هەر لەسەر هەڵوێستینەتەوەی و نیشتیمانی زیاتر قسەمان کرد خۆزگەیەکێک ئەگەر ببورن مامۆستا پەخشان لەسەر زمانی شعری من حەزمە کرد یەکێکی ژلێرە لەسەر پێگەی ئافرەت لە شعرەکانی بەداخەوە پێگەی ئافرەت شعری زۆرە شعری ناسک و جوانیە شعری هێرشیشی هەیە بۆ سەرمان من یەتە خەیاڵم لە هۆڵی ڕۆشنبیری و جەماوەر ساڵی 82 شعریە خوێنەوە دکتۆرە کوردستان مکریانی لە پێشەوە دانیشتە بوو تاجە گوڵینەیەکی بۆیە نابوو من قۆناغی یەک بووم تەکلیفی کردم وتی ئەو تاجە گوڵەی بۆ بەرە کە سەرکەوتم وتی من هێرشەکەمە سەریان ئەوان چەپکە گوڵم بۆیەنن هەر یەکسەر شعرەکەی گۆڕی نازام پارچە شعرێکی وت تا ئێستا لە خەیاڵ مایە چکە و کاتە گەنج بووم زۆر دڵم خۆش بوو کە شعرێک بۆ من بڵێ نازام شعرەکەی بڵێ لە ئاخیری شاوتی جانەکەم بۆچی تە گوڵ کە خۆت وا چەشنی گوڵی یان گەرەکتە گوڵ لەبان گوڵ ببیتە گوڵگوڵی ئەو پارچێم لەبەرە چکە هی زمانی گەنجێتیمانە زۆر دڵم بەوە خۆش بوو سوکانەکەی گۆڕی لە هێرشەوە کردیە مەدح و سەنای ئێمە سپاس بۆ گوێگرتنی ئێوەش.